چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 19 بیرکردنەوە لە نووسینی کردارەکانت لەلایەن فریشتەکانەوە. خوشک و برای ڕێزدارم، فریشتە هەموو کار و کردارەکانت، هەموو قسە و گفتارەکانت ساد بە ساد، چرکە بە چرکە هەمووی دەنووسیت. بەڵێ هەمووی دەنووسیت. خوای پەروەردگار دەفەرمێت وَإِنَّ عَلَيْكُمْ لَحَافِظِينَ كِرَامًا كَاتِبِينَ يَعْلَمُونَ مَا تَفْعَلُونَ. بەڵێ ئێمە هەندێک فریشتەی چاودێرمان بەسەرسەری ئێوە داناوە. ئەو فریشتانە زۆر بەڕێز و ڕێزدارن، ئەوەی ئێوە دەیکەن ئەوان پێ ئاگادارن. کەواتە هەموو شتەکانت دەنووسن. فریشتەکان بەڵێ هیچ شتێک لەوان بزر نییە، هەموو لەوان هەر کارێک دەکەی لەوانەوە دیارە. ئەو فریشتانە بەردەوام دەبن لە نووسینی پڕاوی تۆماری کردارەکانی تۆ. بەردەوام دەنووسن هەتاکو تۆ ئەو ڕۆژەی کەوا ڕوح و گیان لە جەستەت دەڕوات و ماڵ ئاوایی لەم ژیانە دەکەی. بەردەوام دەبن. ئالەو ساتانەدا کاتێک کە تۆ ماڵ ئاوایت لە ژیان کرد، ئیتر پڕاوی تۆماری کردارەکانی تۆش دەپێچرێتەوە. بەڵام مەوعیدێک هەیە بۆ ئەوەی کەوا ئەو پەڕاوە تۆ بیخوێنیەوە. پێت دەدرێتەوە پەلەمەکە، ڕۆژێک دێت پەڕاوەکەت دەدرێتەوە دەستت، خۆت دەیخوێنیەوە. بەڵام لە گۆڕەپانی مەحشەر ڕۆژی قیامەت لەوێ دەدرێتەوە دەستت. ئەو کاتەی کەوا پەڕاوەکە دەدرێتەوە دەستت، پێت دەگوترێت ئیقڕە کیتابەک کەفا بنەفسیکە اليەومە عەلەیکە حەسیبا. تۆ ئەمڕۆ بەخۆ پەڕاو و تۆماری کردارەکانی خۆت بخوێنەوە، ئیتر بە خۆت بیژمێرە و ئەژماری بکە. بەڵێ جا برای ئازیز و خۆشەویستم، تۆ پێت وایە لەو ڕۆژەدا چ دەخوێنیەوە لە پەڕاوی تۆمارەکانی خۆت؟ بێداریەکانی خۆت لە گوناه و تاوان کە شەوان نەدەخەوتی و خەریکی گوناه و مەعسیەت بووی. نێرگە لە کێشانی خۆت کاتێک کە لە کافتریاکان و خەریکی بەزم و ڕەزمی خۆت بووی. یاخود ئەو ساتانە دەخوینیەوە کە ستەمت لە خەڵک دەکرد، کە کەس ئاگای لێ نەبووی و خەریکی ستەم و ستەمکاری بووی، خەریکی زوڵم و زۆرداری بووی، خەریکی ماڵ خواردن و دزی بووی، خەریکی ماڵ خواردنی گشتی بووی. ئەوانە دەخوێنیتەوە، بەوە سەرقاڵ دەبیت. ئایا نازانی هەموو شتەکانت تۆمار کراوە؟ تۆش خوشتی ئازیزم، مەلائیکەت و فریشتەکان هەموو شتێکی تۆ دەنووسن. ئیتر ئاگادار بە ئەو ڕۆژە ڕۆژی فەزەحکردنە، ڕۆژێکە حەیات دەچێتن لەو ڕۆژەدا. یەومە یەنظر المەرء ما قەدەمەت یەداه. تەماشای کردارەکانی خۆت دەکەی، چم پێش خستووە، چیم بەڕێ کردووە بۆ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ.